کۆمار ساوتان لێ بە دیارە ئامادەکارەکانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئۆفیسی کەرکووک بەردەوامە و ئەمڕۆ بڕیارە لێرە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکەن لەسەر نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەو ڕێکارانەی تا ئێستا کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئۆفیسی کەرکووک گرتوێتە بەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. من ئێستا کاک عەبدولباست گوتەبێژی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان لەگەڵدایە. کاک عەبدولباست سڵاو تێ بێگەر بێیتە ئێرە ئامادەکاریەکانی کۆمسیۆن ئۆفیسی کەرکووک تا ئێستا چۆن بەڕێوەچوو بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان؟ بڵێ لە میانەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە لە 18 ئەم ساڵ بەڕێوە بچێ، ئەمڕۆ ئۆفیسی هەڵبژاردننی کەرکووک کۆنگرەیەکی فراوانی ئەنجام داوە بۆ نوێنەری قەوارە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای شارستانی و دەستگاکانی ڕاگەیاندن سەبارەت بە میکانیزمی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە ئەم مانگە دەستمان پێکردەوە و بەردەوامی ئەبێت تاکو 7 مانگی ئایندە. کاک عەبدولباست تا ئێستا ڕێژی تۆماری دەنگدەران نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لەلایەن هاوڵاتیانەوە چۆنە؟ هیچ ڕێژەیەکتان لەبەر ینی لایە ئێوەکو کۆمسیۆن؟ تاکو ئێستا ڕێژەی تۆماری بایۆمەتری گەشتووەتە لە 75 و توانیمانە کارتی ئەلکترۆنی بایۆمەتری دابەشکەین لە 96 بۆ هاوڵاتیان بۆ دەنگدانی گشتی دابەشمان کردووە. سەبارەت بە دەنگدانی تایبەت ئەوەی کەوا هێزی ناوخۆ سوپا ئەگرێتەوە تا ئێستا لە 98 ئەو کارتەمان دابەش کردووە. لەسەر تۆمارکردنی هاوپەیمانی لە نێوان قەوارە سیاسەکان تا ئێستا هیچ هاوپەیمانێتیەک لە ئۆفیسی کەرکووک تۆمار کراوە؟ ئەم خۆناغە تاکو ئێستا ئێمە لێرە بابەتمان هەیە، ئێستا دەکرێت لەسەر تەوە دەکرێت سەری تشکەکرێت سەر ئەو بابەتە. پێم وابێ ئەوان دوکات ئەو لیست و قەوارانەی خۆیان تەقدیمی مفۆزیاکەن. کاک عەبدولباست کۆتا پرسیارم لەسەر ئەو ئاوارانەیە کە لە سنووری پارێزگای کەرکووک دەنگ دەدەن. ئەم ساڵ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هیچ ئاوارەیەک دەتوانێت لە سنووری پارێزگای کەرکووک دەنگ بدات؟ ئاوارەکانی پارێزگای کەرکووک تەنانەت ئاوارەی سنجاراوی کەوا ئێستا بوونیان هەیە لە شاری کەرکووک ئەوانە ئەتوانن بنکیان بۆ ئەکرێتەوە دەنگدان بە پارێزگای مووسڵ. غەیری ئەوانە ناتوانن لەم پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەشدار بن و دەنگ بدەن لە شاری کەرکووک. ئەبێ بۆ نوێکردنەوەی ئەم تۆمارە بچنەوە بۆ پارێزگاکانی خۆیان و دەنگ بۆ پارێزگاکانی خۆیان ئێدەن. دەست بەش کاک عەبدولباست سوپاس. بەڵێ کۆمارەوەی گوێتان لێ بوو، ینی ئامادەکاریەکانی کۆمسیۆن تا ئێستا بەردەوامە ئەوە وەکو باسی دەکەن کە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان توانیویانە کارتی بایۆمەتری و تۆماری بایۆمەتریشان نوێ بکەنەوە.